ماوەی چەند ساڵێکە تێکەڵبوونی سۆشیال میدیا بە میدیای کوردی کاریگەری خراپی کۆمەڵاتی دروست کردووە و هیچ یاسایەکی گونجاویش نییە بۆ سۆشیال میدیا. شارەزانی بواری میدیا دەڵێن ڕۆژنامەنووسان و میدیاکان هەمیشە بەگومان بن لەسەر چاوەکانیان و دوای بابەتی بوون بکەون و هەوڵی بنکۆڵکاری بدەن تا ڕاستی ڕووداوەکانیان بۆ دەردەکەوێت. ئەگەر ئێمە ڕۆژنامەنووسانمان دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەزێکی ورد بە دوای بابەتەکانە بچن بنکۆڵی بابەتەکانیان بکەن ئەو چەشنە گرنگەی بواری ڕاگەاندن کە بنکۆڵکاریە ئەگەر چی خۆی بابەتەکە جیاواز توانی مامەڵی لەگەڵا بکەیت بەڵام ئەکرێتەوە هەر زانیاریە کە بیستی بە گومانەوە بە گومان بەلێ ڕۆژنامەنووسان ئەمە ئەرکیانە هەمیشە بێ گومانکەن لە زانیاریەکان بۆی ئەو زانیاریانە بتوانن بە تەواوی ڕاستیەکانەوە بیان بە وەرگرەکانیان. بەشێکی تریش لەم بابەتانە هۆکارەکەی دەست نەکەوتنی زانیاریە، چونکە ئێمە لە دنیای ڕۆژنامەگەریە وەکەزان یاسایەکیشمان هەیە، یاسای مافی بەدەستهێنانی زانیاری، بەڵام کاتێک کە ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ ناکرێت وەکو خۆی ڕۆژنامەنووس ناتوانێت زانیاریەکان وەرگرێت بۆیە پەنا ئەباتە چەندین شوێنی تر سەرچاوەی تر سەرچاوەکانیشی ناڕاستن سەرچاوەکان ئەکرێت هەنێک جار ئەو سەرچاوانە هۆکارێک بوون بۆ ڕێبردنی تۆی ڕۆژنامەنووس. بۆیە ڕۆژنامەنووس هەمیشە پێویستە بە ئاگاییەوە بە وردی لە کۆی زانیاریەکان بڕوانێت. میدیا لەوەی مرۆڤ هاتووتە سەرزەوی میدیای بەکارهێناوە. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت ئەو دۆخە خراپەی ئێستا میدیای تێدایە بەشێکی سۆشیال میدیایە. یاسای کاری ڕۆژنامەوانی پێویستی بە هەموار هەیە و سۆشیال میدیا پێویستی بە دەرگاوانە. ناکرێت هەر کەسێک هەڵسێت و لە ڕێگەی پەیجێکەوە مەرام و ئایدیای خراپ بڵاو بکاتەوە، چونکە ئەو دەردەی ئێستا لە نێو میدیای کوردی هەیە زۆربەی بە ئاراستەی تێکدانی ئاشتی کۆمەڵاتی کار دەکەن. گرتمانەوێت کێشەیەکی سوۆشیال میدیا چارەسەرکەین، کێشەیەکی تویتەر، کێشەیەکی یوتیوب، کێشەیەکی ئینستاگرام، ئەم ڕستمە کە بڵاو ئەبێتەوە، ئەم ڤیدیۆیە کە بڵاو ئەبێتەوە، دەنگی ئەمە خرێتە سەر سەری ئەو دەنگی ئەم شتانەی کە من ئەزانم سەر مێزەکەم باوەڕتان هەبێ ئەمنە کەیسیتیایە. نە پارێزەرەکان نە خۆمان فریان ناکەوین لە شارێکی وەک سلێمانی جاوەرێت بزانە سەرانسەری کوردستانە بەچەندیتیا بێت. ئەم کێشانە چارەسەرکەین. بۆیە بوونی یاسایەک زۆر زەڕورە. ئێمە ئێستا پرۆژە یاسامان هەیە. پرۆژە یاساکە بەداخەوە لێم بە ئاستی پێویست نەنووسراوە، بەڵام پێویستی دەستکاری پێویستی بە هەنێک دەستکاری هەیە. ئەم دەستکاریکردنە وای لێ بکات کە پەرلەمان بەجددی وەک مەسەلەیەکی چارەنووساز بیری لێ بکاتەوە، نەکەر وەکو یاسایەک بێ چۆنی بێ زۆری نەندەنگی باتی و کەمینە تەماشای بکات سێریکە. ئەگەر هاتوو توانیمان یاسامان هەبێت هەنێک لە کێشەکان دەتوانین بگرینەوە، ئینتیماژ دروست دەبێتەوە. ئەو کاتە هەموو سۆشیال میدیاکان ڕوبعی ڕادیۆکی شاخ دەوریان هەبێت ئینتیما دروست دەبێتەوە. دوو ئێمە دادگای تایبەتمان نییە بە کاری میدیا و کاری ڕاگەیاندکارەکان. یان ئێستا ئەگەر من یا هەندێکی لە ڕۆژنامەنووسەکان کێشەیەکی هەبێت ئەم پەیامەریکە بەرامبەرمان وەسا ئەگەر کێشەیەکی هەبێت ڕاستەوڕاست لەگەڵ کەسێکی پیاوکوژ دەوانێت بڕاتە بەردەمی دادوەر، لەگەڵ کەسێکی تریاک خۆر، لەگەڵ کەسێک کە لەگەڵ ڕێزم دەستی بۆ ماڵی دەوڵەت و ماڵی میلەت و ماڵی خەڵک بردبێ. ئەمە کێشەیەکە، ئەمە دادوەر والەیەکە کە سزای بە سزاکی ئەم یەکسان نییە بەو سزایە. بۆیە پێویستە دادگایەکی تایبەت هەبێ بە کێشەکانی سۆشیال میدیا و میدیا. ئێستا زۆرێک لە میدیاکان بێ پاراستنی بنەما ڕۆژنامەوانیەکان لە پێناو بەدەستهێنانی لایک و کۆمنت لە سۆشیال میدیاکان دەست لە هیچ هەواڵێک ناپارێزن ئەگەر دژی بنەما کۆمەڵاتیەکان یاخود بۆ تێکدانی دەروون و شیرازەی خێزانیش بێت. زۆر جاریش بۆ بەپەل لە بڵاوکردنەوەی هەواڵ بێ پشتڕاستکردنەوەی زانیاریەکان هەواڵ بڵاو دەکەنەوە. لەلایەکی دیکەوە دەسەڵاتی جێبەجێکردنیش کەم تەرخەم بووە لە جێبەجێکردنی یاسای بەدەستهێنانی زانیاری کە ڕۆژنامەنووسانیش زۆر جار ئەو گرفتیان هەیە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.